دكتور ئێوەی سەلەفی چێ بە وەلی ئەمری خۆتان ئەزانن؟ وەلی ئەمری من سەرکردەی ئەم وڵاتە کاک مەسعود خوای گەورەی پارێزێ لەسەر حەق و بیهێڵێ لەسەر حەق ئەمانە وەلی ئەمری. ئەمە کەلیمەی وەلی ئەمر لێتان تێک نەچێ. ئەمڕۆ وەلی ئەمریان لێ کردوون بە هەر کەسێ سەرۆکی وڵاتە، بە هەر کەسێ سەرۆکی حکومەتە، بە هەر کەسێ سەرۆکی دەسەڵاتە. نەوان نییە، وان نییە. وابێ هەر کەسێ دەسەڵاتدار بووە وەلی ئەمر بێ. فیرعون وەلی ئەمر بووە، نەمڕود وەلی ئەمر بووە، ئیبراهیم خروجی کردووە، موسا خروجی کردووە. وابێ پێغەمبەر صلی الله علیه و سلم لەناو مەکە بۆ خۆی خروجی کردووە لە گەورەکانی مەکە. وابێ کە چوویە مەدینەش خروجی لە عەبدوڵڵای کوڕی سەلول کرد چونکە ئەویان دانابوو بیکەن بە سەرۆکی خۆیان. بۆیە ئەمە قسەیەکی زۆر مناڵانەیە. بێ هەر کەسێ دەسەڵاتدار بێ بڵێ ئەوە وەلی ئەمرە. نە کاکە گیان ئەتەوێ بزانی وەلی ئەمر کێیە؟ وەلی ئەمر صاحب الشەرع، خاوەنی شەرع. خاوەنی شەرع یعنی چی؟ یعنی شەریعەتەکەی خوا تەطبیقەکە. ئەو وەلی ئەمرە کە تەطبیقی نەکرد وەلی ئەمر نییە.